بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و خەباتی پێشمەرگانە بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. مێژووی خەملین و خەباتی ماندووی نەناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، مێژووی خەبات و بەرەنگاربوونەوە، مێژووی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانە. 44 ساڵ لەمەوبەر بناغەی ئەم هێزە لە هەل و مەرجێکدا داڕێژرا کە شۆڕشی کۆمەڵانی خوازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودا کۆمەلگای ئێرانی هێنا بووە بەردەم خاڵی وەرچەرخانێکی چارەنووسازەوە. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و فرسەتی ئەویان پەیدا کردبوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن و لەلایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمێکی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان بەسەر سەریاندا دەسوڕاوە و خۆی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکاندنی شۆڕشی ئێرانی واستۆگرت بوو. بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی و نفوزی بیر و بۆچوون و ڕێبازی چەپ و ڕادیکاڵ و سێکۆلار، هەبوونی ئەحزابی سیاسی، هەلومەرج و هاوسەنگیەکی جیاوازی خوڵقان بوو. کرێکارانی چەوساوەی خوازیاری ژیانی باشتر، زەحمەتکێشانی ڕزگار بوو لە کۆتوبەندی پاشماوەکانی دەرەبەگایەتی، ژنانی تینووی مافی یەکسانی، جەماوەری خوازیاری نەمانی سەم و هەڵاواردن، هەمووی ئەوانە لا بزوتنەوەیەکی مقاومەتی کۆمەڵایەتی بەریندا خۆیان بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و کە ئامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بەسەر کوردستانیش دەست پێ کرد بوو کۆببوونەوە. لە سەرەتاوە کۆنەپارێزانی ناوچە و پاشماوەی دەرەبەگایەتی ڕزی و هەوڵیاندا بە پشتبەستن بە ڕژیمی مەرکەزی جێگا و شوێنی لە دەستشووی خۆیان بەدەست بێنەوە. بۆ ئەو مەبەستە دار و دەستەی چەکداریان پێکهێنا بوو، هەڕەشیان لە زەحمەتکێشانی هەژاری دێهاتی کوردستان دەکرد. بۆ پوچەڵکردنەوەی ئەو هەوڵانە بوو کە کۆمەڵە بانگەوازی زەحمەتکێشانی لادەی کرد کە لە یەکێتی جوتیاراندا کۆ ببنەوە و بە شێوەی ڕێکخرا و چەکدارانە لە مافی خۆیان دیفاع بکەن. هاوکات و لەگەڵ هەڕەشەکانی ڕاستەوخۆ و نزیکبوونەوەی پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان، بنکەکانی فێرگەی کۆمەڵە لە باشوور و باکوور بۆ پەروەردەکردن و ئامادەکردنی کادرەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کەوتنە ڕێ و چوارچێوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەو تێکۆشەرانە پێک هات کە دەورەی نظامی ئەو فێرگانەیان تێپەڕ کردبوو. هێزەکانی یەکێتی جوتیاران لەژێر بەڕێوەبەری و ڕێونێنی تێکۆشەرانی کۆمەڵەدا لە مەریوان و دیواندەرە و کامیاران و سەردەشت و بۆکان و مەهابات ئەرکی خۆیان سەرکەوتوانە جێبەجێ کرد. زەویەکانیان بەسەر جوتیارانی هەژاردا دابەش کرد و بوو نەمایەی هەڵوەشانەوەی دار و دەستەکانی چەکداری ئاغا و دەرەبەگەکان. سەر و دڵخۆشبوونی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە داهاتوویەک کە دایان هەویست بەدەستی خۆیان بنیاتی بنێن، پێکهاتنی کەش و هەوای دموکراسی و ئازادی لە کوردستان کە ئەو ناوچەی کرد بووە سەنگەرێکی پتەوی درێژەی شۆڕش لە ئێران، پەرەسەندنی نفوزی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵە و گەشەکردنی تواناییەکانی لە کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەردا کە لە چەندین ڕووداوی مێژووی وەک کۆچی مەریوان و مانگرتنی یەکمانگەی شاری سنە بۆ دەرکردنی سوپای پاسداران لە کوردستان، چەککردنی هێزی کۆنەپەرستی ڕزگاری کە لەلایەن شێخەکانی ناوچەکەوە دامەزرا بوو بە پشتیوانی جەماوەر، ڕێپێوانی هاوپشتی بەرەو مەریوان و هیتردا خۆی دەنواند. هەمووی ئەوانە کە ئاسوویەکی دیکەیان بۆ شۆڕشی ئێران لەبەرچاو بوو، بۆ ڕژیمی ئیسلامی تەحمل نەدەکرا. هەر بۆیە دوای ماوەیەک فریوکاری و تەفرەدان هەموو دەرگاکانی گفتوگویان یەکسەر داخست و دوای خوڵقاندنی چەندها جنایەتی وەک قارنێ و قەڵاتان بە فەرمانی خومەینی لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاویدا هێرشێکی بەربڵاو و وەحشیانەیان بۆ سەر کوردستان دەست پێ کرد. کۆمەڵە بانگەوازی مقاومەتی لە هەموو مەیدانەکانی خەباتی جەماوەریدا دەرکرد و خەڵکی کوردستان بەرەو پیری ئەو بانگەوازە هاتن و مێژووی پڕ لە هەڵسو کەوت و پڕ لە ئەزمموی 44 ساڵی ڕابردویان
دروست کرد. لەو کاتەوە تا ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە هاندەری خەبات و مقاومەت بووە لە بەرامبەر هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی و خۆی لە ڕیزی پێشەوەدا فیداکاری و گیانبازی بوو کردووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی زیاتر لە 4 دەیە حوزوری خۆی لە مەیدانی خەباتی سیاسی و پێشمەرگانەدا چ لە دژی ستەم و سەرکوتی حکوومەتی ئیسلامی و چ بۆ دیفاع لە مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە ناوخۆی کۆمەلگای کوردستاندا گەلێک هەوراز و نشێوی بڕیوە و دەرس و ئەزمموی بە نرخی تۆمار کردووە. پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر تێکۆشەرێکی جەسوور و ماندووی نەناسی مەیدانی شەڕ بەڵکو ڕێکخەر و پشتیوانی خەباتی خەڵکی زەحمەتکێش بووە. بێوچان لە دژی دابوو نەرێتی دواکەوت و ڕاوەستاوە و ئاڵا هەڵگری یەکسانی ژن و پیاو بووە. حزوری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک دەیان یادگاری لە ڕێنوێنی بۆ ژیانی باشتر و بۆ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ گیر و گرفتەکانی ژیانی ڕۆژانە بۆ خەڵکی زەحمەتکێشی ئەو ناوچانە بەجێ هێشتووە و تۆی وشیاری سیاسی و چینایەتی چاندووە و ئاسۆی ڕوونی سۆسیالیزمی بەرەو ڕووی ئینسانی چەوساوە و ستەم لێکراوی ئەو وڵاتەدا کردوتەوە. بەم جۆرەیەکە هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەبێت بە یەکێک لە کۆڵەکەکانی مقاومەتی بەرینی کۆمەڵایەتی، مقاومەتێک کە تێیدا خەڵکی کوردستان سەریان بۆ دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا نەنواند و خۆشەویستی پێشمەرگەی کۆمەڵەش بەهۆی شێلگیربوونی لەسەر ئەو ڕێبازە لە ناو دڵی جەماوەردا جێگیر بوو. جێگا و شوێنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ئیستراتیژی کۆمەڵەدا بۆ سەرکەوتن هەتا هات ڕوونتر و بێگەرتر خۆی دەرخست. خەباتی پێشمەرگەی کۆمەڵە بە پێی ڕێباز و سیاسەتێک کە بەڕێوەی دەبات خەڵکی کرێکار و زەحمەتکێش بێوەزیفە و چاوەڕوانی سەرکەوتنی نظامی خۆی ڕناگرێ و بەڵکو بڕوا بە هێزی خۆیانیان تێدا گەشە پێدەدات. بەرنامە و تاکتیکی نظامی خۆی بە هەڵسەنگاندنی کۆنکرێت لە هەلومەرجی خەباتی جەماوەری و پێویستیە ئەساسیەکانی ئەو خەباتەوە گرێ دەدات. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش شۆڕشی کۆمەڵایەتیە، شۆڕشێک کە بە هێزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش دەکەوێتە ڕێ. وەها شۆڕشێک نەک لەبەر حەز و ئارەزووی ئێمە بەڵکو بەهۆی ناکۆکیەکانی بنەڕەتی چینایەتی و کۆمەڵایەتی و سیاسی ناو کۆمەلگا بەرپا دەبێت. شۆڕشێک نەک بۆ گواستنەوەی دەسەڵات لە کەمایەتیەکەوە بۆ کەمایەتیەکی تر بەڵکو بەمانای بەدەسەڵات گەیشتنی بەرهەمهێنرانی سەروەت و نیعمەتی کۆمەڵ و پێکهێنانی ئاڵوگۆڕی بنەڕەتی لە ژیانی کۆمەڵایەتیدا. هێزی پێشمەرگەی کۆمەڵا هەوڵ دەدات بە سەهمی خۆی هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕەوتی بەرەو پێشچوونی وەها خەباتێکدا بگۆڕێ و هەلومەرجی شۆڕش و ڕاپەڕینی گەورەی جەماوەری نزیک کاتەوە. بەهۆی چالاکیەکانی ئەم هێزەوە سەرکەوتنی نەهایی لە خەبات بۆ وەدی هێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی ئازادی و مافی چارەخۆ نووسین ئاسانتر و کەم ئازارتر مێسەر بێت. خەباتی پێشمەرگانەی کۆمەڵە لە کوردستان سنەتێکی بەرز و جێگای ڕێزە. خەڵکی کوردستان بە پشتیوانی خۆیان لەو هێزە لە ڕاستیدا پارێزگاریان لە حورمەتی ئینسانی خۆیان کردووە. بە هەزاران ئینسان بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنی خۆیان لە ڕیزەکانی ئەم هێزەدا تێپەڕ کردووە و بە حەق شانازی بەم ڕابوردیانەوە دەکەن. کۆمەڵێکی بەرین ئینسانی کۆمونیست و سیمای ناسرا و خۆشەویستی جەماوەر کە ئاواتی سۆسیالیزم و ڕزگاری ئینسان لە چەوسانەوە و لە کاری کرێگرتە لە ناخی دڵیاندا بوو لە ڕیزەکانی هێزی پێشمەرگەدا گیانیان بەخت کرد. ئەگەر چی ماوەی چەندین ساڵە بەهۆی هەلومەرجی سیاسی لە ئێران و لە کوردستانی عێراق ئەو هێزە بەپێی سیاسەتێکی دیاریکرا و چالاکیەکی ڕاستەوخۆی نظامی لە دژی هێزەکانی ڕژیم بەڕێوە نەبردووە، بەڵام بەردەوام خۆی لەگەڵ ڕژیمی ئیسلامیدا لە حاڵی شەڕدا دیوە و
هەرگیز بەم هۆیەوە دەور و جێگای خەباتی چەکداری لە ناو استراتیژی ئێمەدا نەچۆتە ژێر پرسیار و بە پێچەوانەوە پاراستنی ئەو سونەتە و ئەو شێوەیە لە خەبات هەتا هاتووە زیاتر حەقانیەت و پێویستی خۆی نیشانداوە. ئەگەر ئەمڕۆ لە کوردستان کەسانێک هەن کە جێگاو شوێنی خۆیان لە ناو ڕیزی ڕفۆرمخوازانی حکوومەتی ئیسلامیدا دەبینەوە و هەوڵ دەدەن لە ناو کلێن و کەلەبەرەکانی لایەنگرانی بەدەسەڵات و بێدەسەڵاتی ئەو حکوومەتەدا جێگایەک بۆ خۆیان بدۆزنەوە، ئەوانەی پشت لە ڕابردووی پڕ لە شانازی هێزی پێشمەرگە دەکەن و تۆی ڕاڕایی و بێباوەڕی بەڕێبازی خەباتی پێشمەرگانە لە ناو جەماوەردا بڵاو دەکەنەوە، ئەوانەی وا ئەنوێنن کە گۆیە زەمانە بۆتە سەردەمی دیالۆگ و گفتوگوی شارستانیانە و وەلانانی توندوتیژی لە خەباتی سیاسیدا، لە حاڵێکدا کە دوژمنانی ئازادی خەڵکی کوردستان لەسەر سەرکوتوو داپلۆسین و زیندان و ئەشکەنجە و ئێعدامی تێکۆشەرانی سیاسی بەردەوامن و بە زەبری چەک حکمی خۆیان بەسەر خەڵکدا دەسەپێنن، ئەمانە نان بە نرخی ڕۆژخۆر و فریوکار و دۆستانی درۆینەی خەڵکی سەملێکراوی کوردستانن. ئەوانە داوا لە خەڵکی کورد دەکەن کە بە شێوەیەکی استراتیژیک واز لە یەکێک لە ئامرازەکانی خەبات و مقاومەتی مەشروع و عادڵانەی خۆی بێنێ. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناو جەرگەی بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی جەماوەریدا سەری هەڵداوە و ڕۆڵی کاریگەر و شۆڕشگێڕانەی لە سەرجەم بوارە جۆراوجۆرەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان گێڕاوە. ئەم هێزە لە ڕادەی بەشداری و پشتیوانی خەڵکی کوردستانەوە هێزی وەرگرتووە و حزور و هەڵسوڕانی بۆ خەڵکی کوردستان پێویست و لە بەرژەوەندی ئەواندا بووە نەتەنیا هێزێکی شەڕکەر بەڵکو لە هەمان کات هێزێکی وشیاری دەر ڕێکخەر و پێشڕەو لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بووە. خۆی بەسەر خەڵکدا نەسەپاندووە بەڵکو تێکۆشاوە کە خزمەتیان پێ بکات و متمانە بە هێزی خۆیان لە نێو خەڵکدا بسەلمێنێ. ئەم پێویستیانەی کە پێک هاتنی ئەم هێزەی لێکەوتەوە ئەمڕۆ هەر لە ئارادان. هەر بۆیە کۆمەڵە لەسەر پاراستنی باسکی چەکداری خۆی پێداگری دەکات، بەڵام جم و جۆڵی نظامی ئەو هێزە لە کوردستان وەک بەشێک لە بزوتنەوەیەکی جەماوەری لە ڕووی هەڵسەنگاندنی کۆنکرێتی خۆمان سەبارەت بە پێویستی ئیمکانات و بارودۆخی ئەم بزوتنەوەی دەبێت. حزوری چەکدارانە بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک پەیوەندی بە هەلومەرجی سیاسی و ئیمکاناتی عملیەوە هەیە و ئەولەویەت و تاکتیک و شێوەکاری پێشمەرگانە بە پێی لێکدانەوەی کۆنکرێت لە زەمان و مەکانی دیاریکراودا دەستنیشان دەکرێت. بەڵام خەباتی چەکداری وەکو یەکێک لە ڕێگاکانی مقاومەتی شۆڕشگێڕانە لە کوردستان لە ماهیەتی کۆماری ئیسلامی و توندوتیژی نواندنی بەردەوامی ئەم ڕژیمە دژ بە ئازادی و مافی سەرەتایی خەڵک سەرچاوی گرتووە و پێویستی دیفاع لەو ڕێبازە بەو هۆیەوەیە. ئەم ساڵیش وەکو هەموو ساڵانی دیکە یادی سیویەکی جۆزەردان کە لە هەمان کاتدا ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بەخانە یەکەم پێشمەرگەی کۆمەڵەیە ڕێز لێ دەگرین و بەڵێنی خۆمان بۆ درێژەدان بە ڕێگای گیانبەختکردوانی سەرفرازی ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵە دووپات دەکەینەوە و ڕێز و ئیحترامی خۆمان پێشکەش بە بنەماڵەی دڵفراوانی ئەم ئازیزانە دەکەین. هەروەها سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە دەورەیەک لە ژیانیاندا لە ریزەکانی ئەو هێزەدا خەباتیان کردووە و شانازی بە ڕابردووی سەربەرزانە و ڕێبازی کۆمونیستی خۆیان لەو دەورانەدا دەکەن. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە سەرکەوێ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان هەر شەکاوە بێت ئاڵای سووری سۆسیالیسم.